مێژووی جیهانی هونەر لە کۆنەوە تا ئێستا ئاڵوگۆڕی زۆری بەسەردا هاتووە. ئەو مێژوە هیچ کات وەکو هێڵێکی نەگۆڕ و مەند و هێور نەبووە، بەڵکو پێچوپەنا هەوراز و لێژی و ڕووداوگەلێکی سەرسوورهێنەر لە ناو ئەو مێژوەدا سەری هەڵداوە. هەر جارەی بیر و هزرێک لە ناو ئەم مێژوەوە لەدایک بووە و ئەو ڕەوتەش تا ئێستا جگە لە قازانج و جوانی و ئاشتی و ئازادی هیچ شتێکی ناحەزی بۆ مرۆڤی سەرگۆی زەوی پێ نەبووە. یەک لەو ڕێبازە دەبیانەی کە لە مێژووی هونەردا سەری هەڵداوە سوڕیالیزم بووە. لە کاتی شەڕی جیهانی یەکەم وڵاتی سوئیس وڵاتێکی بێلایەن و ئارام بوو کە شەڕی وێرانکەر زەفەری پێ نەبردبوو. سوئیس ببوو بە ناوەندێک بۆ لێکۆڵینەوەی ئەدیبان و هونەرمەندان کە بە واتا و پێناسەیەکی خەیاڵی و نوێ لە دەوری یەک کۆبڕوونەوە. ئەو هونەرمەندگەلە بە بەدیهێنانی بەرهەمگەلێکی نوێ و دوور لە جوانیناسی هونەری پێشووی خۆیان سەرقاڵ بوون. ئەوان ڕێبازێکی نوێیان دامەزراندبوو کە بە دژی هەموو نۆرم و بایەخەکانی کۆمەڵگای ئەو سەردەمە دەوەستاوە. تەنانەت خودی هونەریشیان بەگاڵتە دەگرت. ڕێبازەکەی ئەوان ناوی دادا بوو. دادا بە واتەی ئەسپی دارینە و بەگشتی ئامانجی ئەو ڕێبازە پەرەپێدانی هزری پوچگەرایی و بێمەنتەقی بوو. هونەرمەندانی دادا لەو باوەڕەدا بوون کە ئەقڵ و منتەقی مرۆڤ ئێمەی گەیاندە کارەساتی شەڕی جیهانی. ئەوان لەو باوەڕەدا بوون کە هەرا و هوریا ڕاسان ڕزگاربوون لە عەقڵانیەت و نەزم و یاسا دەتوانێت لەو قەیران و کارەساتە ڕزگارمانکە. ڕاوێژی بەرهەمی دادایستەکان هونەری نەبوو و بەردەوام نفرەتی لە زەینی بەردەنگ بەدی دێنا. هەرچەند دادایستەکان لە هونەردا پێبەندی یاسا و ڕێسای ڕنگ و ناسینی فۆرم و هەتت بوون و گەلێک بەرهەمی ناوازەشیان پێشکەش بە مێژووی هونەر کرد. داهێنەرانی داداییست لە پاش لە نێوچوونی ڕێبازەکەیان لە ساڵی 1921 بە سەردەمداری ئاندرە بێرتۆنی شاعر کە خۆی پێشتر دادا بوو وێڕا یەک ڕێبازی تریان دامەزراند بە ناوی سوڕالیزم. ئەو ڕێبازە لە ساڵی 1922 بە شێوەی فەرمی پێکات. جێی ئاماژەیە کە وشەی سوڕالیزم پێشتر لە ساڵی 1930 زاینی لەلایەن شاعری گەورەی فەڕەنسا گیوم ئاپۆلینێر کەوتە سەر زاران. سوڕالیزم لە ڕاستیدا ڕاسانێکە بەدژی شارستانیەتی ئوروپا. ئەندامانی ئەو ڕێبازە لەو باوەڕەدا بوون و دەیانگوت شارستانیەتێک کە بۆتە هۆکاری شەڕ و وێرانی جێی متمانە و باوەڕ نییە، کەواتە هەموو سوڕالیستەکان بە دژی ئەو شارستانیەتە لە ڕێگەی هونەر و بەرهەمەکانیان وەستانەوە. ڕەنگە ناسراوترین هونەرمەندی سوڕئال سالوادۆر دالی بێ. دالی بە بەرهەمە سەیر و ناوازەکانی و هەروەها ژیانی سەرسوورهێنەری بۆتە هونەرمەندێکی ئەفسانەیی. سالوادۆر دالی خوێنێکی تر لە دەماریدا دەگەڕا. سالوادۆر دالی نەقاش، پەیکەرەساز، نووسەر و سینەماکار لە ساڵی 1930 زاینی لە شاری فیگراس لەسەر سنووری ئیسپانیا و فەڕەنسا لەدایک بووە. دالی نەقاشێکی وردبین و شارەزا بوو. دالی بەهۆی تابلۆ خەیاڵی و ناوازەکانی بەخێرایی لە ناو جیهانی هونەردا ناوبانگی دەرکرد. لێهاتووی دالی لە نەقاشیدا دەگەڕێتەوە سەر نەقاشەکانی سەردەمی ڕێنەسانس. دالی هۆگریەکی یەکجار زۆری بوو بەکاری سەیر و سەمەر و دوور لە چاوەڕوانی خەڵک و کۆمەڵگا. کارەکانی دالی هونەرمەندان و ڕەخنەگرەکانی ماندوو دەکرد و تەنانەت زۆر جار ئازاری دەدان. بەڵام دالی هەروە بەردەوام بوو. ئەو جۆرە کردەوانەی دالی سەرنجی ڕای گشتی خەڵکی زۆرتر بۆ لای خۆی ڕادەکێشا هەتا بەرهەمە هونەریەکانی. ئەو ئاکارانەی دالی بوو بە هۆکارێک کە لە کۆتاییدا لەلایەن خەڵکێکی زۆرەوە بناسرێ و هەر ئەوەش وای کرد کە بەشێکی زۆری تابلۆکانی بفرۆشتێ. سالوادۆر دالی لە ساڵی 1921 دەچێتە مادریدی ئیسپانیا و لەوێ لە ئاکادمی هونەرە جوانەکانی سان فێرناندۆ خوێندنی خۆی دەست پێ دەکا. دالی لە ساڵی 1924 ماوەیەکی کەم بەر لە دەستپێکی ئەزموونی کۆتایی
ڕایگەیان کە مامۆستا و بەرپرسەکانی ئەو ئاکادمیا لەو ڕادەیەدا نین کە بڕیار لەسەر چالاکی و ئاکامی خوێندنی من بدەن، هەرەوەش وای کرد کە دالی لە ئاکادمی دەربکرێ. لە پاشان دالی بۆ یەکەم جار دەچێتە پاریس و لەوێ لەگەڵ پابلۆ پیکاسۆ نەقاشی ناوداری ئیسپانیایی یەکتر دەبینن. دالی ڕێزێکی تایبەتی بۆ پیکاسۆ بوو. کۆمەڵێک لە کارەکانی دالی لەژێر کاریگەری ڕاستەوخۆی پیکاسۆ و خوان میرۆدا بوو. دالی زۆر وردبینانە هەموو شێوازە جۆراوجۆرەکانی هونەری بەسەر دەکردەوە و خۆی تێدا تاقی دەکردەوە. دالی لە ساڵی 1940 زاینی بە بەرینبوونەوەی شەڕی جیهانی دووهەم ڕۆشتە ئامریکا و بۆ ماوەی 8 ساڵ لەوێ ژیا. لە پاشا لە ساڵی 1949 زاینی بڕیاریدا لە شارە خۆشەویستەکەی خۆی واتە کاتالۆنیا درێژە بە ژیانی بدا. سالوادۆر دالی لە سەردەمی نەخۆشیەکی ئەستەم کە بەربینگی گرتبوو واتە لە ساڵی 1982 زاینی خوان کارلۆس پاشای ئیسپانیا هاتەلای و دیداریان کرد. پاشای ئیسپانیا بە نیشانەی ئەمەگناسی دالی بە مارکێز نێودێر کرد. دالیش تابلۆی سەری ئوروپا کە دوایین تابلۆی ژیانی بوو پێشکەشی کرد. سالوادۆر دالی لە پاش ئاکادمی هونەر لەژێر کاریگەری فوتۆریستەکانی ئیتالیا ماوەیەک سەرقاڵی نەقاشی ئەو شێوازە بوو. لە پاشان ڕووی کردە کێشانەوەی تابلۆگەلی کوبیسمی. سالوادۆر دالی لە درێژەی ئەو ساڵانە بە شوێن شێوە و شێوازێک بوو هەتا باشتر بتوانێ ئەوەی لە قوڵایی ڕۆح و ڕەوانی هەستی پێدەکا بیهێنێتە سەر تابلۆ و نیشانی بدا. دالی لە ساڵی 1925 زاینی یەکەمین پێشانگای خۆی لە شاری بارسلۆنا بەڕێوە برد. لە ساڵی 1931 بۆ جاری دووهەم تابلۆکانی خۆی لە شاری پاریس هێنایە بەرچاوی هۆگران و هونەرمەندانی ئەو شارە. دالی یەکەمین سەرکەوتنەکانی خۆی لە ساڵی 1932 لە ئامریکا لە ئاکامی پێشانگای شاری نیویۆرک بەدەست هێنا. هەر لەو ساڵشدا یەکەم کتێبی خۆی بە ناوی کەری گەندەڵ بڵاو کردەوە. لەو کتێبەدا باس لە شێوە و ڕوانینی ڕەخنەگرانەی مالی خولیایی خۆی دەکا. دالی لە ساڵی 1938 لەگەڵ دەرووناسی ناوداری جیهان زیگمۆند فرۆید دیدار دەکا و ماوەیەکیش کۆمەڵێک تابلۆ لە فرۆید دەکێشێتەوە. دالی بە فرۆیدی دەگوت جیاوازی نێوان من و شێت لە یەکشتدایە، ئەویشەوەیە کە من شێت نیم. دالی یەکەمین شاکارە هەرمانەکانی خۆی لە ئامریکا بەرهەمهێنا کە دەتوانین ئاماژە بە تابلۆی دڵی شاهانە بکەین. دالی لە ساڵی 1972 زاینی کۆی کارەکانی خۆی پێشکەشی دەوڵەتی ئیسپانیا کرد. لە ساڵی 1974ش توانی موزەخانەی تایبەتی خۆی دابمەزرێنێ. ناودارترین تابلۆی سالوادۆر دالی تابلۆی بەردەوامی هۆشە کە لە ساڵی 1931 کێشاویەتەوە. ئەو تابلۆیە کۆمەڵێک کاتژمێری نەرمیان ئەوەی کە خەریکن دەتوێنەوە نیشان دەدا. وێنەیەکی سوڕئال لە کاتژمێری ناوگیرفان نیشان دەدا. دالی لەو تابلۆیەدا هەوڵ دەدات زەمانێک کە یەکلایی و نەگۆڕا بێبایەخ نیشان بدا. ئەو هەوڵە لە زۆر تابلۆی کەشدا خۆی نیشان دەدا. دالی لە ساڵی 1936 زاینی لە پێشانگای نێونەتەوەی سوڕالیزم بەشداری دەکا و بۆ پێشکەشکردنی وتارەکەی جلوبەرگی غەواسی لەبەردەکا. دارێکی تایبەتی کایەی بیلیارد و هەروەها دوو سەگی ڕووسیش هاوڕێ دەبن. دالی دواتر لە بابەت شێوازی بەشداری لەو پێشانگایەدا گوتبووی تەنیا ویستم بە شێوەیەکی قوڵ خۆم بهاوێمە ناو زەینی مرۆڤ و ئەو بابەتەشم بەو کارە نیشاندا. دالی لە بواری عکاسی و هەروەها سینەماشدا کاری کردووە. دالی لەگەڵ واڵت دیسنی گەرهێنەری بەناوبانگی ئامریکایی لە سازکردنی کارتۆنێکی کورد کە خەڵاتی ئۆسکاری بردەوە هاوڕێ و هاوکاری بوون. ئەو فیلمە لە پاشمەرگی دالی نمایشترا. سالوادۆر دالی هەروەها لە سازکردنی فیلمی
کلێسمشدەی ئالفرێد هیچکاک دەوری بووە و هاوکاری هیچکاکی کردووە. دالی لە ژیانی ئاسایی و ڕۆژانەیشیدا وەک خەڵکی کەو تەنانەت هونەرمەندیکە نەدەچوو. لەسەر شەقامەکان، کۆڵانەکان، ناوبازار و قەرەباڵغی شاردا بە شێوازێکی تایبەت دەهات و دەچوو. جلوبەرگێکی تایبەت ڕیش و سمێڵێکی سەیر و سەمەرە. سالوادۆر دالی زۆر جار بۆ پیاسەی ئێوارانی خۆی وێرای مێرووەخۆر داتە ناو شاری پاریس و خەڵکی تووشی سەرسوورمان دەکرد. دالی بەردەوام لە درێژەی ژیان جەختی لەسەر ئەوە دەکردەوە کە ڕیشە و بنچ و بناوانی دەگەڕێتەوە سەر عەرەب. دەشی گوت کە نەسڵی ئێمە دەگەڕێتەوە سەر مورەکان کە باشووری ئیسپانیایان بۆ ماوەی 800 ساڵ لە بەردەستا بوو. لە ساڵی 1970 زاینی نەخۆشیەکەی سالوادۆر دالی ڕۆژ لە دوای ڕۆژ ئەستەمتر و خراپتر دەبوو. هاوسەری پیر و پەککەوتووی دالی دەرمانێکی هەڵا دەرخواردی دەدا کە سیستمی مێشکی دالی پێتێک دەچێ و دەبێتە هۆکارێک بۆ زەفەرگەیاندن بە کارە هونەریەکانی دالی. دالی هەتا تەمەنی 76 ساڵی تەندروست و بەدەماغ بوو. بەڵام ئەو ڕووداوە بە تەواوی تێکی شکاند و دەستی ڕاستی تووشی نەخۆشی پارکینسۆن کرد. سالوادۆر دالی سەرسوڕهێنەر لە 23 ژانڤیەی ساڵی 1989 زاینی لە تەمەنی 84 ساڵیدا بەهۆی نەخۆشی دڵەوە ماڵاوایی لە سوڕالیزم و نەقاشی و تابلۆ و گشت هونەرێک کرد و بەو چەشنە دۆسیەی یەکێکی تر لە بەناوبانگترین هونەرمەندانی جیهان کۆتایی پێهات. As this narrow rationalist who doesn't, that is the problem. It wants nothing to do with the unconscious. Exactly. Right. But this is how all the critics have gotten trapped, which is why I'm very interested. That's the great trap. Right. You see, that is the great trap, because I found myself trapped in it all the time. No. You get this look comes into the eyes. There's the limited imagination who doesn't understand the ochre. You're pre-Freud. But he doesn't take the Freudian platform now at all philosophically. He doesn't know anything about it. No. But he used to stand very much on the psychoanalytical platform. He doesn't at all now. He never Have you spoken to him about that? Oh, yes. Psychoanalysis died at the meeting of Dali and Freud. He killed it. His optical art devices, but again, against them sets a meticulously traditional female figure. What is a meticulously traditional Someone on a pedestal that you knock down later.
passando. Ai, sou o pintore. Ai, que na cultura mais bonita. Ai, que esteja pintando.